بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمرۆ ڕۆژی شەممە بەرواری 28 ساری 2010 لە قەزای سۆران كۆنفرانسی محەلی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بەستراو. ئێمە وەک بەشێک لە مامۆستایانی ئاینی قەزای چۆمان کە ناوچەی یەکێتی زانایانی لێیە ئەوڕۆ لەو کۆنفرانسەیدا بایكۆتمان کرد. بایكۆتەکەش لە کۆی 61 ئەندام لە ئەندامانی ناوچەی چۆمان و ڕێکخراوی دۆڵی ڕوست و ڕێکخراوی قەسرێک کە سەر بە قەزای چۆمانن 34 کەس دەنجیانداوە. ئەوەی دیکەم 29 کەسمان ئەمە بایكۆتی ئەو هەڵبژاردنەمان کردێ لەبەر کۆمەڵێک هۆکار. هۆکاری یەکەمینیان کە مەبەستمانە لۆڕای گشتی و خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و بەتایبەت لە کاتی ئێستا کە کاتی پرۆسەی هەڵبژاردنە پێویستە یەکێک لەو ئەرکانەی کە لاکەوێتە سەرشانی لایەنە سیاسیەکانە دەرخستنی دەستی حیزبە لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان، چونکە بەڕاستی ئەوەی ئەوڕۆ لەو کۆنفرانسەی ئێمە تێبینیمان کرد و لە ڕابردووشدا ئامادەکاریەکان واکراون کە بە بەڵگە ئێستا هەمومان لە بەردەستدا ئامادەکاریەکان واکراون کە دەستی حیزب لە ناو یەکێتی زانایان تێکەڵکراوە. ئەوانەی کە مافیان هەیە لە یەکێتی زانایان ئەندام بن وەکو تەواوی ڕێکخراوەکان دیکەی سەر بە هەرێمی کوردستان دوو کەس مافی هەیە ئەندام بیتن. یەکەچیان ئەو کەسەیە کە ئیمام بێ یان ئیمام و خەتیبی فعلی بێتن ئەگەر لە ئەوقافیش تەعین نەبێتن. دووەمینیشیان ئەو کەسەیەکەوە لە وەزارەتی ئەوقاف میهنەی ئیمام بێ یان ئیمام و خەتیبی. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد لە کۆی 61 ئەندام ئەوەی کە لە ناوچەی قەزای چۆمان و دەوروبەری هەیە ئەگەر تێبینی بکەین لە ناوچەکانی دیکەش ئەوە دووبارە بوویتەوە لە دەهۆچیش کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی بایكۆتیان کردیەوە لە هەولێریش کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی وەک ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە هەبوونی دەستی حیزب یان کۆمەڵێک لە ئەندامانی مەکتەبی تەنفیزی بەڕاستی بە پیلان چەند ساڵێکە ئیش لە ئەوەکەن کە دەستی حیزب بێخستێتە ناو یەکێتی زانایان. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەڕاستی بایكۆتمان کرد پێویستیشە یەکێتی زانایان بێخستێت و سەڕێڕەوی یاسایی خۆی و دەستی حیزب لە ناو یەکێتی زانایان بێتە دەرێ. یەکێکی دیکە لەو گلەیانەی کە ئێمە هەیتمان لە ساڵانی ڕابردوو كۆنگرەی شەشەمینە لە كۆنگرەی پێنجرا کە 9 ساڵ بەر لە ئێستا کراوە تەواوی مەسوولەقەکان لە هەردوو ئیدارەی هەردوو زۆنی لە ئەولاو لێران لە محەفەزەی هەولێر و سلێمانیش تەواوی ئەندامەکانی ئەوانەی کەوا مەسوولی لق و ناوچەکانن حیزبی دەسەڵات دایناون. بەڕاستی کارەساتێکی گەورەیە یەکێتی زانایان بیت و مامۆستایانی ئاینی و مینبەر بن بەڵام دەستی حیزب تێکەڵ بکرێتن لەگەڵ ڕێکخراوەکەیان. ئەوەیە چریکەی کە ئێمە بەڕاستی زۆر نیگەرانیمان لێ هەیە. ئێستا ئەوەکو قەزای چۆمان کە باسییان بکەین ئەوە زیاتر لە 17 ئیمام و خەتیب کە ماجستەری تێدا هەیە و هەمووی شەهادەیان هەیە بە فعلی ئیمام و خەتیبن ناویان لە ناو لیستەکە هیناینە دەرێ. بەڵام بەداخەوە ئەوە ئێستا دەبینین ئەوانە کۆمەڵێک ناون کە خەڵکانێکێک خسراینە ناو یەکێتی زانایان کە بەڕاستی بەداخەوە کادیری حیزبی تێدا هەیە و کەسی وای تێدا هەیە کە یەک ڕۆژ نە لە ئەوقاف ئیمام و خەتیب وە نەمیهنەی ئیمام و خەتیبە. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی قەزای چۆمان دووپات یەکەینەوە لۆڕای گشتی بەڕاستی پێویستە یەکێتی زانایان کە ئێمە لەو قۆناغیدا زۆرمان پێویست بە یەکێتی زانایانێکی ڕاستەوخۆ و ڕاستەقینە هەیە. یەکێتی زانایانێک بیتن بتوانی تەعامل لەگەڵ جیهانی ئیسلامی بکات کە پێویستمان پێیە. یەکێتی زانایانێک بی کە بتوانی لەگەڵ وەقفی سونی ئیش بکاتن. یەکێتی زانایانێک بیتن کە لەگەڵ مەرجەعی شیعە ئیش بکاتن. یەکێتی زانایانێک بی کە بتوانی سەرنجی جیهانی ئیسلامی ڕابچێشتن لەو قۆناغەیە یەک لە دوایەکانی شەڕی داعش و ئەوانەی کە بەسەر ملەتی کوردە هاتینە پێمان وابوو پێویستمان بە یەکێتی زانایانێکە کە ئەو یەکێتی زانایان لە ئاستموعی خەڵکی کوردستان دابیتن. بەڵام بەداخەوە یەکێتی زانایان حەقە ناوەکەی بگۆڕدرێتن لۆ یەکێتی زانایان و نەزانان. داوا لە مامۆستا ڕاستەقینەکانەکەم ئەوانەی ئیمام و خەتیبن ئەوانەی خزمەتیان هەیە لە کوردستاندا بەڕاستی هەڵوێست وەربگرن ناکرێتن نە خوێندەوارێک هەویەکەی لەگەڵ مامۆستایەکی خوێندەوار وەکو یەک بیتن. بڕۆ یەکێتی مامۆستایان هەیە لە تەربیەی ناکرێتن فەراشێکی مەکتەب ئەندام بیتن. یەکێتی پزیشکان هەیە ڕۆژنامەنووسان هەیە ناکرێتن کەسێک ڕۆژنامەنووسنەی بکرێتن. بەڵام بەداخەوە بەڕاستی ئەوەی لە یەکێتی زانایان هێشتێکی کارەساتبارە. ئەوەی دیکە کە ئێمە مەبەستمانە زۆر باسی بکەین یەکێتی زانایان وەختی خۆی لە سەردەستی مەلا مستەفای بارزانی لە باڵەكایەتی دامەزراوە. ئەو یەکێتی زانایانە پارتی دیموکراتی کوردستان زۆر شانازی پێوەکە کە دامەزرێنەرەکەی بەڕێز مەلا مستەفای بارزانی بە. بەڵام بەداخەوە دەبی ئێستا کاک مەسعود لە زۆر ڕاگەیاندەکانە پێویستە دەستی حیزب لە ناو مامۆستایانی ئاینی بێتە دەرێ. بەڵام پێویستە کاک مەسعود سەرێک لە یەکێتی زانایانێکدا کە بابی خۆی دایمەزراندێ بەداخەوە ئەو یەکێتی زانایانە
پڕ کرا لە خەڵکی نەزان پڕ کرا لە کادیری حیزب دەستی حیزبی تێوەگلێنراوە بەداخەوە هیوادارم ئەوە دووبارە نەبێتەوە بۆ ئێمە بایکۆتمان کردێ و بەڕاستیش نەبەشداری ناوچەیەک دەکەین نەڕێکخراوێک دەکەین نەیەکێتی زانایانەکەی کەوا بەڕاستی جیاوازی لە مابینی زانا و نەزان نەکرێت لە مابینی ئەو کەسانە نەکرێت کە حیزبینە ئەو کەسانەی کەوا مامۆستای ئاینینە و دەستی حیزب لە ناو یەکێتی زانایان بێتە دەرەوە.